سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ ستایشی بافڵتاڵەبانی کرد. دوای 2 ساڵ و 6 مانگ و 4 ڕۆژ دوجار هەناردەی نەوتی هەرێم بە سەرپەرشتی کۆمپانیایی بە بازاڕکردنی نەوتی عێراق دەستی پێکردەوە. ئەم ڕێکەوتنە ئاڵۆزترین ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بوو لە دوای نووسینەوەی دەستوری عێراق کە ئەو کات بە سەرپەرشتی ئیمام جەلال تاڵەبانی نووسرایەوە. ئەگەرچی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق وردەکاری ڕێکەوتنی هەناردەی نەوتی زیاتر لە 2 مانگی خایاند تا گەیشتنە ئەنجامی کۆتایی. قسەی یەکەمی ڕێکەوتنەکەش بافڵتاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 15 تەمووز بنەماکەی دانا و ڕێکەوتنی سەرەتایی کرد لەگەڵ لایەنە شیعەکان و سەرۆک وەزیرانی عێراق. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیش بەبێ ئەوەی ڕاستەوخۆ ناوی بهێنێت ستایشی ڕۆڵی گرنگی لەو ڕێکەوتنە دەکات کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. من دەستخۆشی لە هەموو ئەو کەساتیانە و ئەو لایەنانە دەکەم کە ڕۆڵێکی گرنگیان گێڕا لە سەرخستنیان پرۆسەیە. ئەمەش قسەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دوای دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بەبێ ئەوەی ناوی بهێنە ستایشی ڕۆڵی بافڵتاڵەبانی و تیمەکەی دەکات. پێشەو پەیامەشی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسەوە هەمان ستایش و دەستخۆشی بڵاو کردەوە. جگە لە ستایشی حکوومەتی هەرێم دوای دەستپێکردنەوەی هەناردەی نەوت سوودانیش پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی یەکێتیدا ئەنجامدا. هەمان ڕۆژ بافڵتاڵەبانی و مەسعود بارزانی سەرۆکی پارتی کۆبوونەوە. هەموو ئەمانە ئاماژان بۆ ڕۆڵی گرنگ و کاریگەری ئەو سەرکردە سیاسی کورد لە گەیشتنە ئەنجامی ڕێکەوتنە سەختەکەی نێوان هەرێم و بەغداد. بەڵام ئەو وەک سەربازی ونمایەوە بانگەشەی نەکرد. بەردەوامەهانی هەردوولایانی ڕێکەوتنەکەشی دەدا بۆ گەیشتن بە ئەنجام. ئەوەی ڕوونا بافڵتاڵەبانی خەمی یەکەم موچە و بژێوی هاوڵاتیانی لە پێشەم و دەستکەوتێکی حیزبی و سیاسی و تایبەتی خۆی دانا. بۆیە خۆی با ڕێکەوتنەکەەوە نمایش نەکرد جگە لە هاندان بۆ گەیشتنە ئەنجامی ڕێکەوتن.